لەناو مێژوو ژیانی جافەکاندا ئەسپ سواری یەکێکە لە دیارترین نەریتەکان. ئەسپ سوارەکان ئەسپەکان ئامادە دەکەن و دەیانەوێت ئەو نەریتە زیندوو بکەنەوە. لەگەڵ گونجاوی کەشوهەوادا ناوبەناو کۆدەبنەوە. کۆبوونەوەی ئەم جارەیان لە هەڵەبجەیە و لە ناوچەی نەوڕۆڵیەکانە. کەلتورێکی کۆنە لە باوباپیرانمانەوە بۆمان جێماوە. ئێمەش لەسەر ڕێچکەی باوباپیرانمان دیاردەیەک ئێمانەیەون نەبێت تەبایی برا و برایەتی و گەنجەکان ئێستا کە خەریکە تەکنۆلۆژیا هەمی لە یەک دوو دەخاتەوە. ئێمەش بەم کەلتورەوە تا لە منتیقەی شارە زوور و هەڵەبجە و سەیسایەقەوە و عەشیرەتی نەوڕۆڵی ئەم هینەی کردووە ئەم ئەسپ سوارێ لێرە لەبەرەوە تەبایەکی و خۆشەویستیەک دروست بێت و بگەڕێنەوە سەر ڕێچکەی باوباپیرانمان. دوای نان خواردن پێکەوە لەگەڵ دەنگ و سەدای گۆرانی بێژەکان هەڵپەڕکێ دەکەن و خۆشی دەدەبڕن وە خۆیان دەڵێن لەم نەریتەدا ئامانجێکی سەرەکی ناساندنی یەکدیە لە تیرەکان. بە خۆتان نەزانن ئەمە نەریتێکی کوردەواریە لە هەموو شارێکی کورسان ئەکرێ زیاتر لە وەرزی بەهارە ئەکرێ بەڵام ئەم ساڵ هەر وەکوەزانن باران کەم بوو جۆەکەی جۆێکی بەهاراوی بوو خزمانی شارە زوو لێرە ئەسپ سواریانە کرد داوەتی ئێمەشیان کرد لە گەرمیانەوە ئەمە وەکو نەریتێک هەموو جارە لە شارە زوو یەن بۆ گەرمیانێ لە گەرمیانەوە چن یەن بۆ شارە زوو یا چن بۆ شارانێکی دی. ئەسپ سواری و ڕمبازێن و چەندین چالاکی دیکە کەنجامی دەدەن دەڵێن پێویستی بە شارەزایی ورد هەیە ئەوان لە باوانیانەوە بۆیان ماوەتەوە و لەوانیشەوە بۆ گەنجەکان درێژەی هەیە. ئێستش بەهۆی ئەم پەتای کۆرۆناوە بەڕاستی چەند ساڵێکە ئەم کۆبوونەوە ئەم گرتبوونەوەمان نەبووە. ئێستا خۆشبەختانە برای بەڕێزم کاک ڕەزا نەوڕۆڵی ئەمڕۆ هەستا بە داوەتکردنی خزمانی گەرمیان هەمویان هاتوون بۆ ئێرە. ئەمە نەریتێکی کۆنی کوردەواریە. ئەسپەکان هەر لە لەدایکبوونیانەوە بۆ ئەسپ سواری بە چەند قۆناغێک ڕادەهێنرێن. جۆرەکانی ئەسپیش جیاوازن. ئەوان ئەسپی کوردی زیاتر بەکاردێنن. ئێمە دوو سێنەوە ئەسپمان هەیە جۆری ئەسپی عەرەبیمان هەیە کوردیمان هەیە هەتا ئینگلیزیمان هەیە بەنسبەتی ئێمە ئەسپی کوردی لە ناومانە زیاتر مەرغوبە خۆشمانەیە و لەگەڵمانە لە دێرین لە دێر زەمانەوە باوباپیران هەر ئەسپی کوردی ئەم ڕمبازیان کردووە. دەنگی شمشاڵجن و گۆرانی بێژەکان تا کۆتایی کۆبوونەوەکەیان هەردێ تا ئەسپەکان وچانێک دەدەن ئەمانیش کەشێکی خۆش بۆ ئامادەبووەکان ئامادە دەکەن. دەنگەکەم چی بکەمەرهەنا و ئەسەم بۆ دووریە و ئەکەی تۆ ئازیز خەیلێتە و ئەسەم. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. من کەسم عینیە لا لۆ لە تۆ ئەو ئازیزتر